الرجيم. تا ئێستش لە فەڕەنسان ئێمە بڕیارمان نا کۆچ بکەین بۆ زەوی خەلافەت. هێزی هەفتای سەربازەکان ئەوە بوو کە لە ڕەقە بەسەریان هات. هاتوین بۆ سووریا بۆ جیهادکردن لەژێر ئاڵای لا ئیلاهە ئیلا الله. ئیسلام پێویست نییە دوانی و کاژێری ترە گەڕێمەوە بارەگا. ئەوە تا ئێمە پاسپۆرتی گومڕاکانە سووتێنین. ئەمەیە چێژی ڕاستەقینە. ئێمە لێرە چێژە بینین. پێشەوەی بڵێن بۆچی هاتوومەتە نێو دەوڵەتی خەلافەت ئەبێ لەوە تێ بگەین کە بۆچی بوومەتە موسڵمان. ئەم مزگەوتە ئەکەوێتە شارێکی بچووکی خۆرهەڵاتی وڵاتی ئەڵمانیا. لە ڕۆژانی هەینیدا پڕ ئەبێت لە نوێش خوێنان. زۆربەی خەڵکی ئەڵمانیا پێیان وایە هۆکاری بڵاوبوونەوەی توندڕەوی ئاینی بوونی ئەو ژمارە زۆرەی مزگەوتە لە وڵاتەکەیان. بە بۆچوونی پسپۆڕان ئەو مزگەوتانە ئازادی بیر و باوەڕ دەقۆزنەوە بۆ بڵاوکردنەوەی پەیامی خۆیان و ڕاکێشانی خەڵکی بۆ ناو ئاینی ئیسلام. هۆکاری موسڵمانبوونی خەڵکانی ئەڵمانی و ئەوروپی و خەڵکانی تر لە سەرتاسەری جیهانەوە ئەگەڕێتەوە بۆ دوژمنایەتیکردنی ڕاگەیاندەکانی خۆراوە بەرامبەر بە ئیسلام و ناوهێنانێتی بە تیرۆریست. گەنجی ئەوروپیش حەزی بەکنەکردن و فێربوونە. ئەشیانەوێت بزانن ئەو تیرۆرە چییە کە شەو و ڕۆژ لە ڕاگەاندنەکانەوە دەربارەیە دوێن. ليل نهار في المذياع. لە ڕاستیدا زۆر گرینگە شێوازێکی ڕاگەاندنی وەها بخرێتە کار کە بەم جۆرە هەڵسوکەوت نەکات. دیالۆگێکی نیشتیمانی وەها دروست بکرێت جەخت لەوە بکاتەوە هەموو موسڵمانەکان مەسیحیەکان و جوولەکەکان دژمنی یەکدینی. دوای هەوڵێکی زۆر توانیمان حەمزە ڕازی بکەین قسەمان بۆ بکات. حەمزە گەنجێکی تۆمەتبارە بە توندڕەوی ئاینی. وەک خۆیەڵێت ئەو هەوڵ بۆ میانڕەوی دەدات. Mein Grund, warum ich zum Islam konvertiert bin, ist من بۆیە باوەڕم بە ئیسلام هێنا چونکە بە دوای ژیانە ئاگەڕام. خەڵکێکی زۆرم بینی بە دوای مانای ژیانە ئاگەڕان. هەر بەو هۆیشەوە بوو کە بیری ئیسلامیم پێگەشت. ویستم دەربارەی ئیسلام بخوێنمەوە هەتا لە وردەکاری ئەو بابەتە تێبگەم. چەندین کتێبم خوێنەوە. دوجار مانای ژیانم لە ڕێگەی محەممەدی پەیامبەرەوە دۆزیەوە. Also mein Sinn des Lebens gefunden in dieser Religion durch den Prophet Muhammad sallallahu alaihi wasallam. دەچینە پایتەختی ڕازڕەوە توندڕەوەکان لە وڵاتی ئەڵمانیا، شاری درێزدن. ئەو شارەی کە ژمارەیەکی زۆر خەڵکی موسڵمانی لێیە. بیلال بە ڕەگەز ئەڵمانیە و تەمەنی 26 ساڵە. ساڵانێکی کەمە بۆتە موسڵمان. ئێستا وەک بانخوازێکی ئیسلامی لە تەواوی مەڵبەندە ئیسلامیەکانی شاری درێزدن چالاکە. من ناوم بیلالە. پێشەوەی ببمە موسڵمان ناوم فازلۆ کاز بوو. کاتێک بووم بە موسڵمان بە ئاشکرا سەرزەنش دەکرام. من نەزانم کە ئاینی تریشان، بەڵام تەنها ئیسلام بوو کە هەستی ئارامی پێبەخشیم. هەر لەو ساتەوە تەواو باوەڕم پێهێنا. حالة المراهقين الشباب الصغار في السن بارودۆخی هەرزەکار و گەنجەکان یاخیبوونە لە کۆمەلگا. ئەمان پێیان وایە کە کۆمەلگە نوێنەرایەتیان ناکەن. ئەمەژەکرێت وایان لێ بکات بە کارێکی جیاواز هەستن بۆ ڕاکێشانی سەرنجی ئەوانی تر بەلای خۆیانە. گزارش لە خودی خۆیان بکەن بە شێوازێکی جیاواز. بۆیە ژیانێکی باشتر هەڵەبژێرن وەک ئەوەی بانخوازانی ئیسلامی لە ئەوروپا پێشکەشیەکەن. هەروەکەش زانین لە پرۆپاگەندەکانی بانخوازی ئیسلامیە ئەڵێن ئەگەر هەر کەسێ بێتە ناو ئاینی ئیسلامەوە
تەواوی گوناحەکانی پێشتری ئەسڕێتەوە. ئێستا کەسایەتیم زۆر گۆڕاوە. من ئێستا لە جاران زیاتر ئارامترم و لە بەرامبەر ئەوانی تردا سەنگینم. من زۆر دڵخۆشم، بەبیرم نایەت لە ڕابردوودا وەک ئێستا خۆشحاڵ بوو بێتم. دوای ئەوەی بووم بە موسڵمان ژیانم 180 پلە گۆڕانکاری بەسەرا هات. ئەوەش هەر لە ئیسلامەوە فێر بووم کە چۆن ژیان لە ڕێگ و ڕیشەوە بگۆڕم. کەسایەتیم، بیر و باوەڕ و ژیانم زۆر گۆڕان. Meine Lebensweise hat sich absolut geändert. ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي. ئەو گەنجانەی ڕۆشنبیری و زانیاریەکی کەمیان هەیە ئامادەیان تایە بۆ شەیدبوون و تەقینەوە و توندڕەوی. ئەوەش هەلێکی بەپیت و زۆر گونجاوە بۆ گروپە توندڕەوەکان. کللتوری سەرنجڕاکێشان و وروژاندن و حەزی سەرکێشی و گەڕان بە دوای نمونەی پاڵەوانە لە تەواوی میدیاکانەوە بەچڕی بڵاوە بێتەوە. وەڵاهی ئێمە دڵڕەقترین کەسین بەرامبەر کافران. بڵێسەکانی جەنگیش لە سەرەتای بەتینبووندان. ئەشێ دەرچوون لە واقع بۆ خۆی هۆکارێک بێت بۆ دووچاربوون بە بارودۆخێکی دەرونی خراپ. کاریگەری واقعێکی سەختی کۆمەڵایەتی یان هەژاریە کە ئەو ئەوێت دەربازی بێت لیان. بەڵام بەشێکی کەم لەم هۆکارانە باگراوندێکی ئاینیان هەیە و پشت بە فەرمانی ئاین دەبەستن. ئەو گەنجانە لەلایەن گروپە ئیسلامیەکانەوە چاویان ئەخرێتە سەر تاوەکو ڕایان کێشن بەلای خۆیانە بە مەبەستی جیهاد و بەرپاکردنی خەلافەتی ئیسلامی و دروستکردنی دەوڵەتی حەق. بە تەواوی سۆزی خۆیەوە ئەوێ بیسەلمێنێت کە ئەو ڕازگۆیە بەرامبەر بە ئاین و شوناسە نوێیەکەی و بڵێت کە هەرگیز پاشگەزبوونەوەم نییە لەو پەیوەست بوونە. ئامادەشە بچێتە ئەو پەڕی دنیا بۆ شەڕ و خۆی بابەکوشت. الله عز وجل and inshallah after Sham, after Iraq, after Jazeera we are going for you Barack Obama. جیهادکردن لە ئیسلامە سەپێنراوە بەسەر هەموو مسلمانێکە. لەو کاتانەدا کە دوژمن دێتە سەر وڵاتەکەت یان دەوڵەتەکەت یان گوندەکەت یان شارەکەت یان هاونیشمانیەکەت ئەو کاتە جیهاد دەبێتە فەرمانێکی سەپێنراو. ئەگەر لە تواناشتان نەبوو دوژمن تێک بشکێنی ئەوە پێویستە لەسەر وڵاتێکی هاوسێت پشتیوانیت لێ بکات. تەنانەت جیهاد لەسەر ئەویش ئەبێتە فەرمانێکی سەپێنراو. دیسۆدۆک ئەو گەنجەی لە گۆرانی بێژێکی ڕاپەوە بووە بانخوازێکی ئیسلامی پاشان ڕووی لە سووریا کرد بۆ ئەوەی پەیوەندی بە ڕیزەکانی داعشەوە بکات. دیسۆدۆک لە باوکێکی غانی و دایکێکی ئەڵمان لە بەرلینی پایتەخت لەدایک بووە. دوایەوەی کێشە دەکەوێتە نێوان دایک و باوکی و جیا دەبنەوە دایکی لەگەڵ سەربازێکی دێرینی سوپای ئەمریکا هاوسەرگیری دەکاتەوە. ئەمە شوا لە دیسۆدۆک دەکات لە ماڵ بچێتە دەرەوە و بە تەنها بژی. دواتریش دەبێتە گۆرانی بێژێکی دیاری ڕاب. لە ساڵی 2009 دیسۆدۆک دەبێتە موسڵمان و دەست لە گۆرانی وتن هەڵدەگرێت. ناوی خۆی دەگۆڕێت بۆ ئەبوو مالیک و ئەم جارەیان گۆرانی بۆ گەورە جیهادیەکانی جیهان دەڵێت. ئەوە دەنجیەوە
چاوەکانی ئەون هەموو شتێکی لەو دەچێت ئەوە دێنیسە باش دەیناسم ئەوەی کە لەودا گۆڕاوە تەنیا هەڵوێستە شارخوازەکەیەتی شەرخوازی بووە سیمایەکی ناسراوی گرنگیە و لە شەقامەکاندا شەڕی لەگەڵ ئەو کەسانەدا دەکرد کە چێبرچیان لەگەڵدا دەکرد شەقامەکان شوێنی چێبرچێ بوون ئێستا هاوشانی موسڵمانەکان شەڕ دەکات ئەوانە باوەڕدار نین هەموو کەسێک دەکوژن کە بە بۆچوونی خۆیان دەبنە هەڕەشە لەسەر بەرژەوەندی ئەوان و ئاینەکەیان پێش دەستپێکردنی شەپۆلی کۆچ بەرەو وڵاتانی ئەوروپا زۆرێک لە موسڵمانە ئەوروپیەکان بەرەو وڵاتی سووریا و عێراق ڕۆشتن بۆ پەیوەندیکردن بە گروپە جیهادیەکانەوە ئەوە سەرەتای ترسناکی کێشەکە بوو چونکە ئەو خەڵکە جیهادیانە پڕوپاگەندە و پەیوەندی زۆریان ئەنجام دەدا بۆ هێنانە ناوەوەی زۆرترین گەنج بۆ نێو ریزی گروپە جیهادیەکان لە نێو ئەو ڕێکخراوانەشدا گروپی ناسراو بە داعش هەبوو پشت بەخوا ئەبێت خەڵکی ئەرک و فەرمانی ڕاستەقینەی خۆیان بزانن بۆ ئەوەی پاداشتی خۆیان وەربگرن بە پلەی یەکەم و بە تەکنیکێکی هۆلیودی کاری لەسەر پڕوپاگەندەی ڕاگەیاندن دەکرد داعش سیاسەتی جیهادی نێودەوڵەتی پیادە کرد ئەویش لە ڕێی هێنانە ناوەوەی ژمارەیەکی دیار لە گەنجانی ئەوروپی و ئەمریکی گۆڤارێکی تایبەتیشیان بە ناوی دابق بە زمانی ئینگلیزی بڵاو کردەوە لێرەشەوە ئەو ڕێکخراوە سیاسەتێکی نوێی پیشاندا و پیادە کرد بەڵام بە عەقڵیەتی عەولەقی کە خاوەنی عەقڵی دروستکەری ڕێکخراوی قاعیدە بوو ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی شێوازی بەسەربازکردن و چەکدارکردن و شێوازی پرۆپاگەندەی لە ڕێکخراوی قاعیدەوە بەرمیرار بۆ مایەوە زۆر پێگە و بابەتی پرۆپاگەندەیی بە زمانی ئینگلیزی و بە زمانی ئەڵمانی فراهەم بوون هەر بەو پێش دۆزینەوەی زەمینەی بەسەربازکردن و پرۆپاگەندە بۆ دەوڵەتی ئیسلامی کارێکی قورس نەبوو بەڵکو گەشەیان پێیا و كاريان لسركر بالنسبة للدولة الإسلامية إنما جرى تطويرها والبناء عليها الشباب الذين يعيشون في المجتمع بەشێکی زۆر لەو گەنجە موسڵمانانەی لە وڵاتانی ئەوروپا هاژین کاتێک لە ڕاگەیاندنەکان و ڕووداوەکانی سووریا و عێراق و یەمەن و بەگشتیش لە ئەفریقا بینن کاریگەریان لەسەر دروست دەبێت وفي أفريقيا عامة Die Wasserversorgung und wenn man überlegt, wie die Leute in Deutschland leben, ihr Wasser benutzen und Israf machen viel. لە گرتە ڤیدیۆیەکانی گروپە جیهادیەکانە چەکدارەکانیان بە پیاوانی تونگوتیش پیشانەیەن بە ڕوخساری جیاواز و بە چەکەکانیانەوە وا دەرەکەوێت کە ئامادەن لە پێناو بیر و باوەڕەکەیانە تەنانەت خۆشیان بن بکوشت تونڕەوی لە ئەوروپا لەسەر بنەمایەکی ڕەسەن و لە ڕێگەی خەڵکانی پسپۆرەوە سەرچاوە ناگرێت بەڵکو نمونەی ئەو گەنجانن کە دەیانەوێت بێنە ناو ئیسلامەوە و لە ڕێگەی ئەنتەرنێتەوە پەیوەندی دەکەن واتە دەیانەوێت بە خێرایی ببنە موسڵمان و ئەوەش کارێکی هەڵەیە گرنگە بیر لەو شتانە بکەینەوە کە لە قورئاندا دایان خوێنینەوە پێویستە بزانین ئەو وشانە مانای چی دەبەخشن جیاوازیشی گەورە هەیە لە نێوان من و کەسێک کە بڕیار دەدات بچێتە سووریا بۆ جیهاد چونکە ئەو خەڵکانە بیر لەوە ناکەنەوە چی بە دوای خۆیاندا بەجێ دەهێڵن من نازانم ئەوانە چۆن لە دەقی ئاەتەکانی قورئان تێدەگەن نتذكر وصفة ئەو گزارشتەی دکتۆر عەولەقی دامەزرێنەری ڕێکخراوی قاعیدە دێنینەوەیات کە ساڵانێک بەر لە ئێستا وتی چۆن نەتوانی بۆمبێ دروستکەی لە چێشخانەکەی دایکتا تۆ لە بەردەم پرۆژەیەکایت کە لە گرنگی ڕاگەیاندن تێگەیت و زیرەکانە بەکاری هێنیت لێوەی ئەتوانیت جەخت لەسەر ئەو وێنە جوانەی ژیان بکەیتەوە لە ژێر سایەی خەلیفەی دەوڵەتی ئیسلامیدا بێگومان ئەوەش یەکێکە لە فاکتەرەکانی بەچەکدارکردن هێرشەکانی 11 سێپتەمبەر خاڵی جیاکەرەوە بوو لە نێوان ئیسلامبوونی ئەوروپاییەکان و توندڕەوی ئاینی ئەمەش بە ئاشکرا لە پەیامێکدا ئاماژەی پێکراوە کە لە وەزارەتی ناوخۆی ئەڵمانیاوە پێمان گەیشت لە پەیامەکەدا ئەڵێن
11 سپتەمبەر سەرەتای مێژوویەکی نوێی توندڕەوی ئەو گروپانە بوو. لەگەڵ موسڵمانبوونی ژمارەیەک لە ئەوروپاییەکان یان ئەو خۆرهەڵاتیانەی ڕەگەزنامەی ئەوروپاییان هەبوو سیاسەتی توندڕەوی ئاینیان پەیڕەو دەکرد. ئەمەش دەستپێکی هەنگاوێکی تر بوو کە گۆڕەپانی جەنگی توندڕەوەکانی لە خۆرهەڵاتی ناوەڕاستەوە گواستەوە بۆ خۆر ئاوا. بعد أحداث سبتمبر کاتێک تەقینەوە گەورەکە لە نیویۆرک ڕیە لە 11 سپتەمبەری 2001 خاڵی دەستپێکی گۆڕانکاریەکان بوو لە نێو گەنجانی ئەوروپا بەگشتی. ئەمریکیەکان پرسیار دەکەن چێ هێرشی کردا سەر وڵاتەکەمان ئەو بەڵگانەی کە ئێمە کۆمان کردوونەتەوە هەمویان ئاماژە بۆ چەند ڕێکخراوێکی تیرۆریستی هەمەلایەن دەکەن بە ناوی ئەلقاعیدا. بە نمونە ئەو بێوەژنە سپی پێستە بەریتانیەی کە ناوی سەمەن سالویز بوو یەکێک بوو لە بەناوبانگترین ئەوروپاییە جیهادیەکان کە چوو بۆ نێو ڕیزەکانی قاعیدەوە. دێتەوە یادم دوای ڕووداوەکانی 11 سپتەمبەر ڕۆژێک گەنجێک هاتە لام و زۆر غەمبار بوو. زۆر بەداغ بوو بۆ ئەو کوشتار و ماڵوێرانکاریەی کە لەسەر دەستی ئەمریکیەکان لە ئەفغانستانە گوزارە. غەمبار بوو لەو ستەمکاری ئەمریکیەکانیان کرد بەرامبەر بە موسڵمانان. لەو سەردەمایە کۆمەڵێک گەنج لە ئەوروپا هەنویست پەیوەندی بکەن بە گروپە جیهادیەکان. يريد أن يلتحق بالجهاد. لە کاتی گەڕان بە دوای چۆنێتی توندڕەوی دیسۆدۆک ئەو ڤیدۆیەمان بینی کە لەگەڵ پێرفیگل پێکەوەن. پێرفیگل ترسناکترین بانکخوازی ئیسلامیە لە وڵاتی ئەڵمانیا. دەمەوێت کاتێک گەنجێکی زۆر لەسەر شەقامەوە هاتن منش دەربکەوم. باشە بەڵام ئەگەر نەسیحەتێکت بکەم ئەبێت بیگۆڕیت شتێکی دیکە بدۆزەوە بۆ سەرقاڵکردنی خۆت. بێگومان من ڕەشببینی خۆم کۆنتترۆل دەکەم. تۆ خۆشت لەسەر ڕێگایەکی ڕاستی دەوبارەیەوە. من ڤیددیوەکانی تۆ دەبینم. ڕۆژی شەمە دێیتی شەڵە بە دڵنیاییەوە. پێرفیگل یان سەلاحەدین یان ئەبوو حەمزە لە ساڵی 1970 لە دایک و باوکێکی ئەڵمان لە دایک بووە. پێشتر پاڵەوانێکی بۆکسێن بووە و چەند خەڵاتێکی نێودەوڵەتی بەدەست هێناوە. لە ساڵی 2001 خوێندنی دواناوەندی لە بەرلین تەواو دەکات. دوای هێرشەکانی 11 سپتەمبەر دەبێتە موسڵمان. پێرفیگل لە وڵاتی سعودیە زانکۆی ئومڵقوڕا وانەی شەریعەتی ئیسلامی خوێندووە. ساڵی 2006 بە بیر و باوەڕی سەلەفی توندڕەوانەوە گەڕایەوە ئەڵمانیا. دەستی بەوانەوتنەوەی ئاینی کرد هەتا ساڵی 2013 کە تیایدا گەیشتە لوتکە. پێرفیگل بوو بە یەکێک لە گەورە بانکخوازەکان لەسەر ئاستی دنیا. توانی زیاتر لە 3000 کەس بکاتە موسڵمان. تەنانەت دەنگۆی ئەوە هەیە پێرفیگل دەستی هەبوو بێت لە پێکهێنانی پۆلیسی شەریعەت کە بۆ سەپاندنی شەریعەتی ئیسلامی لەو وڵاتەدا دروستیان کردبوو. چونکە پێرفیگل لە چەند گرتەیەکی ڤیدیۆییدا لەگەڵ ئەبوو ئادەمی ئەڵمانی دەرکەوتووە. ئەبوو ئادەم هەروەک دیسۆدۆک چۆتە سووریا و پەیوەندی لەگەڵ ڕێکخراوی داعشدا هەبووە. کۆمەڵێک کێشە لە ئەڵمانیادا بە هەڵواسراوی ماونەتەوە. لەگەڵ ئەوەشدا زۆرینەی خەڵک پێیان وایە دیموکراتیەت لەگەڵ توندڕەوەکاندا کەڵک ناگرێت. Sobald sie eine Mehrheit sind, sollte ein Dschihad beginnen. Aber ich mache Scharia wie du. هەوڵێکی زۆرماندا چاوپێکەوتنێک لەگەڵ پێرفیگل ڕێک بخەین. بەڵام ئەو خۆی بە دوور دەگرێت لە کامێرای هەموو کەناڵەکان بە تایبەت دوای ئەوەی کە کۆمەڵێک تۆمەتی دراوەتە پاڵ. یاسای وڵاتی ئەڵمانیا وڵاتانی ئەوروپا بەگشتی لێپرسینەوە لەگەڵ هیچ کەس ناکات لەسەر وتەکانی بەڵکو لەسەر کردارەکانی ئەپرسێتەوە.
تۆ لە هەر ساتێکە ئەتوانیت هەرچیەکت بوێ بیڵیت. ئەوەش جیاوازیەکە بۆ ئێمەی موسڵمانان کە لە ئەوروپا بینین. لەو نامەیەدا کە لە وەزارەتی ناوخۆی ئەڵمانیاوە پێمان گەیشت، تیایدا باز لە پێشێلکردنی یاسای ئەڵمانیا کراوە. دەڵێت حکوومەتی ئەڵمانیا سزای هەر کەسێک لەسەر کردارەکانی دەدات، نەک لەسەر قسەکردن. مافی پەنابەرێتی لە کەسانی بیانی وەردەگیرێتەوە یان کۆمەڵەکەی دادەخرێت. هیچ کام لەو سزایانەش پێرفیوگل ناگرێتەوە، چونکە ئەو هەڵگری ڕەگەزنامەی ئەڵمانیە و لە دژی ئەو وڵاتەش چەکی هەڵنەگرتووە. من لایەنگری ئەو ڕایم کاڵێت جیاوازی لە نێوان ئیسلامی جیهادی و ئیسلامی سیاسی لەسەر ئاستی پلەیە، نەک لەسەر ئاستی چۆنێتی، چونکە هەردوو لایەن لە یەک زەمینەی ئایدۆلۆژیەوە سەرچاوەئاگرن. هەردوو لاشیان باوەڕیان بەوە هەیە کە ئیسلام ئاینە و لە هەمان کاتە دەوڵەتیشە. بە بۆچوونی من ئەمە ژواکات کە گواستنەوە لە بەرێکەوە بۆ بەرێکی تر ئاسایی بێت و شتێکی قورس نەبێت. حەسەن البەنا دامەزرێنەری کۆمەڵەی ئیخوان موسلیمین بوو. ئەو کۆمەڵەی لە ساڵی 1928 لە وڵاتی میسر دامەزرا و بە هێڵی سەرەکی گروپە توندڕەوە ئیسلامیەکان دەژمێردرێت لە سەردەمی نوێدا. بەڵێ خەڵکینە، ئێمە خاوەنی بیر و باوەڕین، خاوەنی سیستەم و میتۆدێکین کە هیچ شتێک سنووردار ناکات، هیچ ڕەگەزێکیش کۆتوبەند ناکات، هیچ لەمپەرێکی جوگرافیاش لە بەردەمماندا نییە، کۆتاییشی پێنایەت هەتا ئەو کاتەی زەوی و ئەوانەی لەسەر زەوین دەگەڕێنەوە بۆ خوددا. ئاشکرایە کە لە بیری ئیخوانیەکانە موسڵمان هیچ نیشتیمان و ڕەگەزێکی نییە. شانازیش بە هیچ خاک و نیشتیمانێکەوە ناکرێت. بیرۆکەی نیشتیمان بریتە لە گەلی ئیسلامی. دانپیانان بە سنووریەکابوونی نییە لە وڵاتی ئیسلامە. بەو پێیەش ئەگەر ترسێک لەسەر هەر بەشێکی وڵاتێکی موسڵمان دروست بێت، پێویستە لەسەر تەواوی موسڵمانان یارمەتی دەربن بۆ دوورخستنەوەی ئەو مەترسیە و جیهاد ڕابگەێنن بۆ بەرپەرزدانەوەی. لەو چوارچێوەیەشە فتوایەکی ئیبن تەمیمە هەیە کە ئاڵێ لەو کاتانەیە جیهاد دەبێتە فەرمانێکی سەپێنرا و وەک نوێژ و ڕۆژوو. هۆکاری دامەزراندنی بزوتنەوە ئیسلامیەکان لەسەر بنەمای بیرۆکەی دەوڵەتی خلافەت دروست بووە. لەمەشەوە بینین سەرهەڵدانی گروپە ئیسلامیەکان لە دوای هەرەسێنانی دوا دەوڵەتی خلافەتی ئیسلامیەوە بوو کە ئەویش دەوڵەتی خلافەتی عوسمانی بوو لە ساڵی 1924. ئەو بۆشایەش کە ئەو هەرەسێنانە دروستی کرد وای کرد کۆمەڵێک گروپ و بیری ئیسلامی سەرهەڵ بدەن بۆ دروستکردنەوەی دەوڵەتی خلافەت. گرنگترینیشیان بزوتنەوەی ئیخوان موسلیمین بوو لە ساڵی 1928دا بەڕابەرایەتی حەسەن ئەلبەنا. بەردەوام جیاوازی بیر و بۆچوون هەیە لە نێوان کۆمەڵە و ڕێکخراوە ئیسلامیەکان و گروپە ئیسلامیەکان، بابەتەکانیش لە چوارچێوەی ئایندایە نەک دەرەوەی ئاین. کاتێک ئەدەبیاتی ئەو گروپە ئیسلامیانە ئەخوێنیتەوە، ئەبینیت بۆ گەیشتن بە ئامانجەکانیان بەکارهێنانی تونند و تیژی چەسپێنراوە و بەشێکە لە میتۆد و هەڵسوکەوتیان. گەر هاتوشێوەی ئاشتیانە و کاری بانخوازی سەرکەوتو نەبوو، ئەوە هەڵبژاردەی تونند و تیژی و پاساوی فقه و شەرع لە بەردەستیانایە. سید قوطب نووسەری کتێبی معالم في الطريق بە ئەندازیاری گروپە ئیسلامیە توندڕەوەکان دائەنرێت کە ئەویش لە دایکبووی قوتابخانەی ئیخوان موسلیمینە. كان هناك توجه أكثر راديكالية. ئاراستەیەکی توندڕەوانەتر پێیا بوو کە خۆی لە بیر و بۆچوونەکانی سید قوطب بینێەوە. ئەو پێی وا بوو کە ئیسلام ئەڵتەرناتیڤێک نییە لەبەر خۆرهەڵات و خۆرئاوا و سەرمایەداری هاوبەش، بەڵکو پێویستە لەسەر موسڵمانان بچنە شەڕەوە و جیهاد بکەن بۆ سەپاندنی شەرعی خوددا. لەم قۆناغەدا سید قوتب لە بارودۆخی بەندکردن و دادگاییکردنی بۆ ماوەی 15 ساڵ کۆمەڵەی ئیخوان موسلیمینی لە ئاقارێکی زۆر ترسناک بەدوور کرد. لەو کاتانەدا بیر و باوەڕی ئەو لە کتێبەکەیدا ڕۆشن بووە کە پێم وایە دەستپێکێک بوو بۆ دامەزراندنی هەموو بزوتنەوە توندڕەوە ئیسلامیەکان. ئەم کتێبە ڕێنیشاندەر و مەشخەڵی زۆرینەی بزوتنەوە ئیسلامیە توندڕەوەکان بوو.
ڕێگاکەمان بە گوڵ و گوڵزار ڕانەخراوە، ڕێگاکەمان بە دڕک تەنراوە، نا بەڵکو بەلاشە و کە لەسەر تەنراوە، بە خوێن ڕازاوەتەوە نەک بە گوڵ و ڕێحانە. حيث يعتبر قطب سید قوتب لە سەردەمی نوێدا بە ئەندازیاری ئیسلامی توندڕەو هەژمارەکرێ. کاریگەری سەرەکیش لە دروستبوونی توندڕەوی ئیسلامی لە ئەوروپا پەیوەستە بە بیرروباوەڕی ئەو نەوانەی نوێترن لە جیهادیەکان. ئەوەش بە ڕێکخراوی قاعیدە دەست پێکات و پاشان ئەو نەوانە کە بەدوای ئەوانایەن لە عێراق. لەم ڕۆژمانە دەوڵەتی ئیسلامیە کە ناسراوە بە داعش. بە پێی نامەکەی وەزارەتی ناوخۆی ئەڵمانیا سەرەتای سیاسەتی جیهادی جیهانی دەگەڕێتەوە بۆ نەوەدەکانی سەدەی ڕابردوو. ئەو کاتەی شەڕی نێوان رووسیا و ئەفغانستان کۆتایی دێت و زۆربەی بزوتنەوە جیهادیەکان سەر هەڵدەدەن. وأي من الظواهر في خطبه لا يكاد يخلو نص. ئەیمەن زەواهیریش هیچ کاتێک وتارەکانی بەتاڵ نین لە دەقەکانی حەسەن ئەلبەنا و سید قوتب. ئەو کۆمەڵ و گروپانەی وەک کۆمەڵی جەنگاوەرانی لیبی و کۆمەڵی ئیسلامی جەزایری و کۆمەڵی ئیسلامی لەژێر فەرماندەی عومەر عەبدوڕەحمان هەمویان لە بیر و باوەڕی سید قوتبەوە سەرچاویان گرتووە. هەر لێرەشەوە بە شێوەیەکی کشتیە توانین درک بە پەیوەندی و کاریگەری کۆمەڵی ئیخوان الموسلیمین و دانانی گەرای دروستکردنی تەواوی بزوتنەوەکانی تر بکەین. لباقي الحركات الإسلامية بصفة عامة. الشيخ أسامة بن لادن كان في جماعة الإخوان المسلمين في پەیوەندی ئیخوانیەکان بە دروستکردنی ڕێکخراوی قاعیدەوە لەو گرتە ڤیدیۆیەدا بە ئاشکرا دەردەکەوێت کە ئەیمەن ئەلزەواهیری باز لەو فەرمانانەی ئیخوان دەکات بۆ ئوسامە بن لادن بۆ ئەوەی بەرەو پاکستان و دواتریش ڕۆ و ئەفغانستان بڕوات. هێزی سەربازی یەدەگی سۆڤیەت هیچ ڕۆڵێکیان نەبووە لە ڕووداوە ناوخۆیەکانی 27 دیسێمبەری 1970. ئەمە پێشلکاریەکی گەورەی یاسانێ و دەوڵەتیەکان و پەیمان نامەی نەتەوە یەکگرتووەکانە. ئەمە هەوڵێکی بەمەبەستە لەلایەن حکومەتێکی بەهێزی ئەیتیست بۆ ملکەچ پێکردنی. دوای تەنگ پێ هەڵچنینی ئیخوان موسلیمین لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا خەڵکێکی زۆر لەو گروپەی هەڵگری بیرروباوەڕی سید قوتب بوون یان ڕووە و ئەفغانستان چوون بۆ جیهاد دژی یەکێتی سۆڤێتی ئەوسا یان ڕوویان لە وڵاتانی ڕۆژئاوا کرد و هەلی ئازادی بیر و ڕایان لە زۆربەی ئەو وڵاتانەدا قۆستەوە. شەڕی ئەفغانستان هۆکاری سەرکی بوو بۆ تێکەڵبوونی گروپە ئیسلامیە جۆرا و جۆرەکان لەگەڵ یەکتردا و دواتریش پێکهێنانی بیر و بۆچوونی نوێ کە لەو کاتانەدا باو نەبوو. هناك علاقة پەیوەندیەکی بەهێز و بنچینەیی هەیە لە نێوان دروستبوونی ڕێکخراوی قاعیدە و وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا. ئەوەش لە چوارچێوەی شەڕی سارد و چێبڕچەی نێوان ئەمریکا و یەکێتی سۆڤیەتی ئەو کات. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە هەموو قورسایی خۆیەوە هاوکاری جیهادیەکانی کرد لە ئەفغانستان بۆ ڕووبەڕووبوونەوەی یەکێتی سۆڤیەت. السياسة الأمريكية الضاغطة على الحكومات سیاسەتی فشاردانانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لەسەر حکومەتە عەرەبیەکان وای کرد هەندێک لەو حکومەتانە چەند جۆرێک بڕیاری لێبوردن و پێداچوونەوە دەربکەن بۆ ئازادکردنی بەشێکی زۆر لەو گەنجە عەرەبانەی کە خواستی جیهادکردنیان هەیە دژی ئەو دەوڵەتە کافر و بێباوەڕەی کە خۆی لە یەکێتی سۆڤیەتیدا دەبینیەوە. الاتحاد السوفيتي. الله أكبر الله أكبر. ئاشکرایە کە قۆستنەوەی هەلی دوژمنایەتیکردنی شوێعیە بێباوەڕەکان فاکتەرێکی بەهێز بوو بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کە بە شێوەیەکی زۆر باش بەکاری هێنا بۆ هاندان و ڕاپێچکردنی شەڕکەرەکان لە کۆمەڵێ وڵاتانی ئیسلامیەوە بۆ ناوجیهاد لە ئەفغانستانە. وتەیەکی بەناوبانگی ئەحمەد شاه مەسعود کە یەکێک بوو لە سەرکردە ئەفغانیەکان بیرێنینەوە ئەیوت مجاهید بەتەنیا پێویستی بە قورئان و
موشەکی ستینگەر هەیە. ئەو کات نووسنگەکان لە نێو قوڵایی ئەمریکادا واڵا کرابوون و بانگهێشتی جیهادیان تیاکرا. تۆ تەماشاکە ئەو کات وڵاتی ئەمریکایی وت وەرنەوە بۆ جیهادکردن. ئەو کات ڕێگەدرا خەڵکێکی زۆر بە لێشاو بڕۆنە ئەفغانستان هەتا ئەو وڵاتە لە داگیرکاری ڕووسەکان ڕزگار بکەن. کاتێکیش کە شەڕەکە تەواو بوو ئەو وڵات و ڕژێمانەی کە ناردوویانن ڕێگەیەکیان نەبوو بۆ گەڕانەوەیان جگە لەوەی وازیان لە بهێنن هەتا خۆیان لەوێ کۆتاییان پێدۆت. خودی هیلاری کلنتن لە بەردەم کۆنگرێسی ئەمریکا باسی لەوە کرد ئەوانەی ئەمڕۆ ئێمە شەڕیان لەگەڵەکەین بەر لە 20 ساڵ خۆمان دروستمان کردن. We also have a history of kind of moving in and out of Pakistan. Let's remember. ئەگەر کەمێ بگەڕێنە دواوە ئەبینین ئەوانەی ئەمڕۆ شەڕیان لەگەڵەکەین خۆمان بووین بەر لە 20 ساڵ دروستمان کردن و نەرمانن بۆ ئەفغانستان هەتا لەگەڵ یەکێتی سۆڤێت بجەنگن. ئێمە پێمان وا بوو کە لە ژێر کۆنتڕۆڵی خۆماندان. سەرۆکڕیگن و کۆنگرێس و لیبراڵە دیموکراتیەکان وتیان ئەمە پلانێکی زۆر باشە. لێگەڕێن بە هاوکاری شۆڕژگەڕ ئەفغانەکان بکەین و جیهادیەکانیان بۆ بنێرین. القاعدة عندما ظهرت کاتێک کە ڕێکخراوی قاعیدە دەرکەوت ڕێچکەی جیهادی نێودەوڵەتی گرتەبەر. کاتێکیش کە ئوسامە بن لادن ساڵی 1986 بەرەی جیهانی بۆ ڕوبەڕووبوونەوە و شەڕکردنی یەهودیەکان و سەلیبیەکان ڕاگەیاند شەڕێکی فراوان و کراوەی بەرپا کرد کە سنوورەکەی هەموو جیهان بوو. بەو پێیەش هەر کەسێک کە سۆز و لایەنگری بۆ ئەو ڕێکخراوە و ئەو بیر و بۆچوونە هەبێت ئەتوانێت لە شوێنی خۆیەوە بەشداری لەو شەڕەیە بکات. بإمكانه من موقعه الانخراط في هذه الحرب. وەک لە پندێکی عەرەبی داهاتواڵێت جادوو بەسەر جادوگەردا هەڵگەڕایەوە. ڕێک هەمان شت ڕوویان لەگەڵ وڵاتانی خۆرئاوا و خۆرهەڵات کە دوژمنایەتی ئیسلامە کرد. جادوو بەسەر جادوگەردا هەڵدەگەڕێتەوە. لەم گرتە ڤیدۆیەدا دیسۆدۆگ و کۆمەڵێک گەنجی ئەڵمانی تر سرود بە شان و شکۆی ئوسامە بن لادنی سەرۆکی ڕێکخراوی قاعیدەدا دەڵێن. دواتریش پۆلیسی ئەڵمانیا ڕاویان دەنێن و دوایان دەکەون. بەڵام ئەوان خۆیان دەرباز دەکەن و لە ئەڵمانیا دەچنە دەرەوە. بەرەو تورکیا دەڕۆن و دواتر دەچنە سووریا. باز بۆ ئەو خودایی ئەوەی پێبەخشین لە پێناوی ئەودا کۆچ بکەین لە ژێر سایی ئەم دەوڵەتە ئیسلامیەدا بین دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام. پرسیارە گرنگەکە لەوەدایە ئایا دیسۆدۆگ چۆن و بە چ شێوەیەک توانی بەرەو سووریا بڕوات. لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا کە کەناڵی یەکی ئەڵمانی لەگەڵ لۆدیکشی گۆڤەر سەرۆکی نووسینگەی قەڵاچۆکردنی تاوان لە بایرن میونشن سازی داوە باز لەوە دەکات کە ئاسانکاریان کردووە بۆ گەیشتنی ئەو خەڵکانە بۆ سووریا و عێراق. Also vor einiger Zeit, vor gut 1,5 Jahren, würde ich einmal gefühlt sagen, war man der Meinung... کێشەکە پێشتر بەو شێوەیە نەبووە. بەر لە ساڵ و نیوێک بیر و بۆچوونەکان وەها بوون کە ئەگەر کەسێک توندڕەو بوو یا کاتێک دەبێتە توندڕە و بێوێت بە شێوەیەکی یاسایی و بەڕووی شوێنی یاسایی گەشت بکات و بڕوات ئێمە پەلە دەکەین بۆ ڕاپەڕاندنی کاروباری گەشتەکەی. لۆدیک دەڵێت ڕۆشتنی ئەو خەڵکانە بۆ سووریا و عێراق باشترە لەمانەوەیان هەتا نەبنە هەڕەشە بۆ سەر وڵاتی ئەڵمانیا. بەرپرسێک لە نووسینگەی قەڵاچۆکردنی تاوان لە باڤاری هاڵێت بە بۆچوونی دەسەڵاتداران پاراستنی کۆمەڵگە وڵات لە پێش هەموو شتێکەوەیە. ئەوان ئەڵێن ئەگەر ئەو خەڵکانە بنەمای مەترسی کەواتە با مەترسیەکە بە دوور بێ لە ئێمەوە. ئەوەشی ناوهێنا بە پرۆگرامی هەناردەکردنی تیرۆر.
کە وڵاتی ئەڵمانیا مجاهیدەکان هەناردەی دەرەوەکات. ئەو گەنجانەی لە نێو کۆمەلگە و نێوەندە ئیسلامیەکانی وڵاتانی ئەوروپا داژین دەچنە نێو ئەو گروپانەی پێدەچێت لە ڕێگەی ئینتەرنێت یان فەیسبوکەوە بانگێشتیان بکەن. بێگومان لە نێو ئەو گروپانەشدا گروپی تونڕەو هەن کە زۆری نەشیان خۆرئاوا هاوکاریانەکەن. Wir erschufen euch aus einem Mann und einer Frau und machten euch zu Völkern und Stämmen, damit ihr einander kennenlernt. ئەزمونێکی زۆر باشیان لە ئەفغانستان پەیدا کرد لە بەکارهێنانی ئەو گەنجانە. بۆیە جارێکی تریش ئەو ئەزمونیان دووبارە کردەوە بە ناردنی گەنجان بۆ وڵاتانی عەرەبی لە ڕووداوەکانی بەهاری عەرەبیدا. ئاڕاستەیەکی ترسەری هەڵا بۆ گۆڕینی ئەو سیاسەتی پێشتر، چونکە بەشێکی زۆر لەو جیهادیانی چوو بوون بۆ شەڕ توانیان بگەڕێنەوە و چالاک بن لە ڕەوانەکردنی جیهادی زیاتر بۆ شەڕەکان. بۆیە بەرپرسان وایان بە باشزانی ڕێگریکردن لە گەشتەکانیان باشترە وەک لەوەی کە ئاسانکاریان بۆ بکەن. بەپێی نامەکەی وەزارەتی ناوخۆی ئەڵمانیا زیاتر لە 140 هاوڵاتی ئەڵمانی توانیویانە بگەڕێنەوە بۆ وڵاتەکەیان. ئەم ژمارە زۆرەش هەڕەشەیەکی گەورن بۆ سەر حکوومەتی ئەڵمانیا و وڵاتانی خۆرئاوا بە شێوەیەکی گشتی. ئەو گروپە جیهادیانە سیاسەتی گورگە تەنهاکان بەکاردەهێنن کە بە شێوەی تاکە کەسی چالاکی ئەنجام دەدەن دوور لە کاری بە کۆمەڵ و گەڕانەوە بۆ ڕێکخراوەکە. لە سووریا و عێراقەوە بە خەڵکی لە پاریس و بەلجیکا و بەریتانیا دەڵێن نانا پێویست ناکە خەڵکی زیاتر بنێرن بۆ لامان، لە هەر کوێ بیت دەتوانی کاری خۆ جێبەجێ بکەی. بە خەڵکەڵێن بڕۆ بکوژە بڕۆ بکوژە. ظاهرة الذئاب المنفردة عندما يتبنى شخص عقيدة دیاردەی گورگەتەنیاکان ئەوەیە کەسێک بیر و باوەڕی ئەو گروپە وەرەگرێ، خۆی کاتە سەرباز بەبێ ئەوەی کە سەربازی کردبێت، توانەکانی خۆی بشکنێ بۆ ئەوەی بەکردەوەیەک هەستێت و لەوەشەوە وابەستەبوونی خۆی بە ڕێکخراوەکەوە پیشان بات. بە بەردەوامی ڕوبەڕووبوونەوە هەیە لە نێوان ئێمە و ئەوانەی کە ڕقان لە ئیسلامە. ئیسلام بوون بنمایەک نییە بۆ کوشتن. ڕێگە بەخۆم نادەم لەناو خەڵکدا بڵێم من موسڵمان نیم، من بە تەنها خوددا شکە بم، لە بەردەم خەڵکیشدا هەرگیز شەرم لەوە ناکەم. ئەمریکا تۆ لە تەواوی دنیادا دژی هەموو موسڵمانان بە شەڕ هاتووی. ئەو موسڵمانانەی باوەڕیان بە گەڕانەوەی شکۆ هەیە بۆ ئیسلام. من لە وڵاتی ئەڵمانیا لەدایک بووم، هەر لەوێش ئەژیام، بەڵام ئێستا ئەمەوێ لە وڵاتی خەلافەتا بژیم. من ئەڵێم سوپاس بۆ خوا بۆ ئیسلام کە لێرەم. ئەگەر بمانەوێت باز لە جیهاد بکەین لە ئەوروپا ئەوە شتێک نییە بەو ناوەوە، چونکە ئێمە وەک پەناهەندە هاتووینە تا ئەوروپا. بۆ تۆ وەک پەناهەندە و وەک میوان نەشیاوە لە شار و ماڵی هەر هاوڵاتێکی ئێرە شمشەر ڕابکێشیت و جیهاد بەسەریان بکەیت، خۆی یان مناڵەکانی بکوژیت و زیان بە بژێویان بگەێنیت. موسڵمان گەر هەڵبستێت بە هەر کردەوەیەکی شەڕ و تونند و تیژی، هێمنی ژیانی خەڵکێکی ئارام و بێەوەی بشێوێنێت بە پێی شەرع ڕەتکراوە و تابۆیە. خودای گەورە دەفەرموێ خودای ئەو ماڵە بپەرستن کە لە برسێتیدا نانی پێدان و لە ترس پاراستنی. ئێستا ترسەکە لە سەر چەند ئاستێکی جیاواز بەدیەکرێ، ئەویش بەهۆیەوەی کە لەم دواییانەدا ئەندامانی ئەو گروپانە خۆیان خزاندە نێو شەپۆلی بێشوماری کۆچبەران کە ڕوویان لە ئەوروپا کرد. ئێمە سیستمێکی نوێمان پێویستە بۆ نیشتەجێکردن و تێکەڵکردنی ئەو پەناهەندانەی ڕوویان لە وڵاتەکەمان کردووە. دەمانەوێت نەک بە تەنها بۆ چەند ساڵێکی کەم، بەڵکو بۆ داهاتوویەکی دووریش هاوکاریان بین. هەر بۆیە ئێمە لە پارتی چەپ بەڕوونی ئەڵێین کە ئێمە پێویستمان پێیانە، دەبێت ئەو خەڵکانە هان بدرێن هەتا لە شەڕ و تەقینەوەکان هەڵبێن، ناشبێت
پشتگیریکردن لە کۆچ و کۆچبەران بە شێوەیەک بێت کە لەسەر نیشتیمان پەروەریمان بکەوێت. سەرباری ئەوەش ئەبێت بوارێک هەبێت بۆ ئەوانەی ئارەزوو ئەکەن بێنە بازاڕی کارەوە. Säulen der Integrationspolitik. بەڕای وەزارەتی ناوخۆی ئەڵمانیا و زۆربەی بەرپرسان ئەو ڕێکخراوە توندڕەوانە هەوڵ دەدەن کێشەی پەناهەندەکان بقۆزنەوە، بە تایبەت دوای هاتنی ئەو ژمارە زۆرەی پەناهەندە بۆ وڵاتانی ئەوروپا. ئەوەش بە پێشکەشکردنی هاوکاری بۆیان و ڕاکێشانی سۆزی ئەوان بەلای خۆیاندا بە بەهانەی ئەوەی کە ڕاستڕەوە توندڕەوەکانی ئەوروپا دژایەتی ئیسلام دەکەن. زۆربەی توێژەرەوەکان پێیان وایە کە ئەو گروپانە توانیویانە کەلێنێک لە نێوەندی وڵاتانی ئەوروپادا دروست بکەن. بۆیە زۆر جار لێرە و لەوێ دەبینین خۆپیشاندان ڕێک دەخرێت بۆ ڕۆیشتن یان دەرکردنی موسڵمانەکان و هەندێک خۆپیشاندانیش بۆ مانەوەیان دەکرێت. بەڵام ئایا هەست بەوە دەکرێت کە ڕاستڕەوە توونڕەوەکانی ئەوروپا و ئیسلامی ڕادیکالیەکان بە شێوەیەکی ناڕاستە و خۆ خزمەت بە یەکتری دەکەن؟ ئەویش بە کۆکردنەوەی خەڵکێکی زۆر لە دەوری خۆیان. بەدڵنیاییەوە دابەشبوونێک لە نێوخۆی ئەڵمانیادا بەدی دەکرێت، ڕۆژ لە دوای ڕۆژیش ئاشکراتر دەبێت. پێم وایە خەڵکانێکیش هەن پەرچەکرداری جۆرا و جۆر دەنوێنن لە نێو گروپە ئیسلامیەکاندا لە دەوروبەری بیگیدا و حەزبەکانی تر. بە بۆچوونی منیش زۆرینەی موسڵمانەکان نکوڵی لە ئاینەکەی خۆیان ناکەن و شانازیشی پێوە دەکەن. Ich bin stolz auf meine Religion. لەم ماوەی ڕابردوودا مزگەوتێکی برا تورکەکانیان سووتان. ئێمە دژی ئەو جۆرە کارانەین. چۆن و چێن ئەوانەی چالاکن لە ڕوژاندنی ئیسلامۆفۆبیادا. بەڕای من ئەو قەدەغەکردانەی دۆناڵد ترامپ جێبەجێیانەکات نابێتە هەڵبژاردەی ئەوروپایەکانیش، چونکە ئەو هەنگاوە ئایدۆلۆژیایەکی ڕەگەزپەرستانەی لە پشتەوەیە و هەموو کەمینە ئاینیەکانیش ناگرێتەوە. ئەو پێی وایە کە بەتەنها ئیسلام ترسناچە گەورەکەیە و دژایەتی جوەکانەکات و ئاسایشی گشتی دەرشێوێنن. من خۆم بە دوورەگرم لەو جۆرە بیر و بۆچوونانە. دوای سەرکەوتنی دۆناڵد ترامپ ئەوەی لە ئەڵمانیا ڕۆیاشێتیە. من پێم وابوو کە مێرکڵ کەسێکی ژیرە. یەکێک لە گرنگترین بەهاکانی یەکێتی ئەوروپا خەریکە بزرە بێ دەربارەی مافەکانی مرۆڤ کە لە سەرەتای دروستبوونی یەکێتی ئەوروپاوە جەختی لەسەرکراوەتەوە. هەست بە جۆرێک لە دواکەوتن دەکرێت یایدا. لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکادا ڕاستڕەوە توندڕەوەکان ئەو هەلەیان قۆستەوە لە ڕێی پاڵاوتنی بەشێکی زۆر لە ئەندامەکانیان بۆ پۆستی سەرۆکایەتی کۆمار. سپاس بۆ تۆ خاتو مێرکڵ کە ئەو شەرەفەت بەخشی لەگەڵ جێگری ڕایۆشکار هاتنە ئێرە کە ئەو بەرپرسە لە داوەڕانی فەڕەنسا. بەڕێز ڕایۆشکار، حەزمە کرد بە بەڕێز سەرۆک کۆماری فەڕەنسا بانگت بکەم، ڕێزی تایبەتی خۆم بۆ کارەکەت دەرببڕم، بەڵام هەروەکو پێم وتن. تۆ نیت کە بڕیارە دەیت سەرۆک بەمیان نا، سیستەمی سەرۆکایەتی پشتگوێ بخەیت. دەربارەی سەرۆک و سەروەریش هیچ پەیوەندیەکی بەوە نییە. سەروەری ئەوروپایە کە ڕێگەمان نادا بگەڕێنەوە بۆ نەتەوە پەرستی. هەروەها لایەنگیری زۆر لەو حیزبانە لە پەرلەماندا بەرەو هەڵکشان چوون، هەروەک چۆن لایەنگیری بۆ حیزبی گۆڕان لە پێناوی ئەڵمانیادا بە ڕێژەی لە 12 هەڵکشا و حیزبە باوەکانیش پاشەکشەیان کرد. دوای کاژێرێک کۆبوونەوەکەمان کۆتایی پێهێنا، چونکە بەداخەوە نەمانتوانی کێشە هەڵواسراوەکان چارەسەر بکەین، بە تایبەت چۆنێتی هەڵسوکەوت لەگەڵ پرسە ئاکاریە جۆرا و جۆرەکان، بە تایبەتریش پاڵنەرەکانی پشت ئیسلامی سیاسی و تایبەتمەندیە بنەڕەتیەکان. Aus meiner Sicht keine Alternative für Deutschland.
بەڕای من پارتی ئەڵتەرناتیڤ لە پێناوی ئەڵمانیا ئەڵتەرناتیڤ نییە لە پێناوی ئەڵمانیادا، چونکە شان بەشان بەرەو پێش ناچێت. ئەم پارتە خەڵکانێک لە خۆ ئەگرێت کە ئەیانەوێت ئەڵمانیا لە ئەوروپادا ببڕن. موسڵمانەکان لێرە دەژین، کار دەکەن و باجیان پێدەدرێت، ڕێز لە تایبەتمەندی و بیر و باوەڕەکانیان دەگیرێت، هیچ کارێکی دوژمنکارانەیان بەرامبەر ناکرێت. من سەرزەنشتیان ناکەم، چونکە ئێمە لە ماڵەکانی ئەوانین و خێروبێری ئەوانە خوین، هەلی کار لەوانە بن، کەچی سەرباری ئەوەش ئەو قین لە دڵێ نابینین لەلایەن ئەوانەوە کە لە وڵاتەکانی خۆمانی بینی. لەوەش گرنگتر بەداخەوە کەسی موسڵمان کاتێک دێتان وڵاتانە هەموو ئەو لادان و هەڵسوکەوتە خراپانش لەگەڵ خۆی هێنێت کە لە وڵاتەکەی خۆی لەگەڵی ژیاوە. چۆن وەڵام بینەوە؟ ئێمە توانیمانە و پاشخانە بپارێزین؟ پاشخانی پێغەمبەرایەتی، پاشخانی محەممەد صلی الله عليه وسلم؟ ئایا مافی خۆیمان ناوەتێ؟ هەمووان لە کێبڕکێدان، دوو لایەنیش بە تێپەڕبوونی کات لە بەهێزبوونی بەردەوامدان، ڕاستڕەوە توندڕەوەکان و گروپە ئیسلامیە توندڕەوەکان، بەداخستنی دەرگاکان لەسەر جیهادیەکانی ئەوروپاش ترس و ئاڵۆزیەکان زۆرتر بوون. هیچ پایتەختێکی ئەوروپیش بە دوور نەبوون لە هێرشی تیرۆریستی. پرسیارەکەش لێرەدا ئەوەیە کە ئایا لە داهاتوودا چ گۆڕانکاریەکی تر ڕوو دەدات بەسەر نەخشەی توندڕەوی لە ئەوروپادا.